ڕێز و سڵاو بۆ ئێوە بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە. بە یارمەتی هاوڕێیانی هاوکار ماتوومەتەوە خزمەتان بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ئەمڕۆی دووشەممە. سەرەتا سەردێڕی چەند هەواڵ. بانگەوازی حیزبولایەنە سیاسیەکانی ڕۆژهەڵاتی کوردستان بۆ مانگرتنی گشتی. پشتیوانی بنەماڵەی پژمان فاتحی لە پەخشان عەزیزی و ریشە مورادی. خۆکوژی پەرستارێک لە شاری شنۆ. چوونە سەرەوەی ئاماری ژنکوژی لە ڕۆژهەڵاتی کوردستان. قوربانی بوونی دەیان کەس لە هێرشی ئاسمانی تورکیا بۆ سەر بەنداوی تشرین. هێرشی پۆلیسی تورکیا بۆ سەر ئەنجومەنی نووسەرانی کورد لە شاری دیاربەکر. کۆبوونەوەی معەلیمانی خەرید خەدەماتی ڕاست و کارنامە سەوزەکان لە تاران و خۆپێشاندانی ئێرانیانی ئازادیخواز لە ئامستەردامی هۆلەند. بانگەوازی حیزبولایەنە سیاسیەکانی ڕۆژهەڵاتی کوردستان بۆ مانگرتنی گشتی. ڕۆژی یەکشەممە 30 بەفرامبار حیزبولایەنە سیاسیەکانی ڕۆژهەڵاتی کوردستان لە ڕاگەیاندنێکی هاوبەشدا خوازیاری بەشداری بەرینی خەڵکی ئازادیخوازی کوردستان لە مانگرتنی گشتی ڕۆژی چوارشەممە 3 ڕێبەندانی 1403 هەتاوی دژ بە حوکمی ئەعدامی پەخشان عەزیزی و ریشە مورادی بوون. لە بەشێکی ئەو ڕاگەیاندنەدا ڕایەمەژەدان بە بارودۆخی خراپی ڕژیم لە نێوخۆ و دەرەوەی وڵات و چوونە سەرەوەی ئاماری ئەعدامەکان لە ئێران هاتووە کە ئەو بانگەوازە وەڵامێکی مەدەنی دژ بە سیاسەتی سەرکوتی کۆماری ئیسلامیە و بە مەبەستی پشتیوانیکردن لە بەندکراوانی سیاسی بەشدار لە کارزاری سێشەمانەی نابۆ ئێدام ڕێکخراوە. حیزبولایەنە سیاسیەکانی ڕۆژهەڵاتی کوردستان داوایان لە خەڵکی ئازادیخوازی کوردستان کردووە بە شێوەیەکی بەرین پەیوەست بەو مانگرتنە گشتیە دژ بە نادادپەروەری بن و هەنگاوێکی بەهێز بۆ ڕزگارکردنی گیانی مرۆڤەکان هەڵبگرن. پشتیوانی بنەماڵەی پژمان فاتحی لە پەخشان عەزیزی و ریشە مورادی. ڕۆژی یەکشەممە 30 بەفرامبار دایکی هەمیشە زیندوو پژمان فاتحی لە پەیامێکی ڤیدیۆییدا وێڕای شەرمەزارکردنی حوکمی ئەعدام خوازیاری هەڵوەشانەوەی سزای سێدارەی پەخشان عەزیزی و ریشە مورادی بوو. دایکی پژمان فاتحی لە پەیامەکەیدا داوای لە هەموو ڕێکخراوەکانی مافی مرۆڤ کردووە پشتیوانی لە کارزاری نابۆی ئەعدام بکەن و ڕێگە نەدەن دوو چالاکی مەدەنی دڵسۆز کە خزمەتیان بە مرۆڤایەتی کردووە لە سێدارە بدرێن. شایانی باسەکە لە ڕۆژانی ڕابردوودا بنەماڵە دادخوازەکانی کوردستان و چالاکانی کرێکاری و مەدەنی لە چەندین پەیامی جیاجیادا خوازیاری هەڵوەشاندنەوەی سزای سێدارە بوون. خۆکوژی پەرستارێک لە شاری شنۆ. لە ڕۆژانی ڕابردوودا پەرستارێکی شاغڵ لە ناوەندی بێهداشت و دەرمانی شاری شنۆ بە ناوی مینا ڕەسوڵپور لە ڕێگەی خۆکوژیەوە کۆتایی بە ژیانی هێناوە. بە پێی زانیاریەکان مینا ڕەسوڵپور خەڵکی مەهاباد بووە و هێشتا هۆکاری خۆکوژیەکەی دیار نییە، بەڵام لە ماوەی 1 ساڵی ڕابردوودا چەند کادری دەرمان لە شارە جۆراجۆرەکانی ئێران بەهۆی کەمی حەقدەست، گوشاری کاری، نەبوونی هیوا بە داهاتوو، باخ نەدانی ڕژیم بە کادری دەرمان، نەدانی داخوازی و زۆری ساعەتی کار لە ڕێگەی خۆکوژیەوە کۆتاییان بە ژیانیان هێناوە. چوونە سەرەوەی ئاماری ژنکوژی لە ڕۆژهەڵاتی کوردستان. لە ڕۆژانی ڕابردوودا پیاوێکی خەڵکی شارۆچکەی بازرگان لە شارستانی ماکۆ هاوژینە تەمەن 31 ساڵ و منداڵە تەمەن 11 ساڵەکەی کوشتووە. بەوتەی پۆلیسی ماکۆ بکوشت بە هۆکارێکی نادیار، هاوسەرەکەی و دواتر منداڵەکەی کوشتووە و لە کۆتاییشدا لە ڕێگەی خۆکوژیەوە کۆتایی بە ژیانی خۆیەناوە. شانی باسەکە لێکۆڵینەوە لە چۆنیەتی و ڕووداوە دەستی پێکردووە و لە داهاتوودا وردەکاریەکەی بۆ ڕایگشتی بڵاوەکرێتەوە. قوربانی بوونی دەیان کەس لە هێرشی ئاسمانی تورکیا بۆ سەر بەنداوی تشرین. ڕۆژی یەکشەممە 30 بەفرامبار دەوڵەتی داگیرکەری تورکیا لە ڕێگەی پەهبادەوە هێرشی کردە سەر خەڵکی مانگرتوو لەسەر بەنداوی تشرین لە کۆبانی و بۆ هۆیەوە 13 کەس گیانیان لە دەستدا و دەیان شارۆمەند بریندار بوون. بەوتەی چالاکانی ڕۆژاوای کوردستان دەوڵەتی تورکیا تۆڵەی شکستەکانی لە بەنداوی تشرین بە پێکانی خەڵکی مەدەنی قەرەبووە کاتەوە. لە ڕۆژانی ڕابردوودا دەیان شارۆمەندی مەدەنی لە هێرشە ئاسمانیەکانی تورکیا گیانیان لە دەستدا و بریندار بوون. هاوکات خەڵکی ڕۆژاوای کوردستان و شنگال بۆ جارێکی دیکە دژ بە سەرکوتگەریەکانی حکوومەتی ئەردۆغان ڕژانە سەر شەقام و
خوازیاری ڕاگررتنی خێرایی هێرشەکان بوو. هێرشی پۆلیسی تورکیا بۆ سەر ئەنجومەنی نووسەرانی کورد لە دیارباکر. ڕۆژی یەکشەممە 30 بەفرامبار پۆلیسی تورکیا لە شاری دیارباکر هێرشی کردە سەر ئەنجومەنی نووسەرانی کورد و وێ ڕایپشکنینی ساختمانەکە کەل و پەلەکانیانی تێکدا. بە پێی زانیاریەکان پۆلیسی تورکیا بە کاتی شەوە بە شێوەی نایاسایی کاتێک هیچ یەک لە کارمەندانی ئەو ئەنجومەنە لە نێو ساختمانەکەدا نەبوون هێرشیان بردووە و 150 کتێبوو 500 ژمارەی ڕۆژنامەی کوردیان زەوت کردووە. لە دوای پشکنینی بینای ئەنجومەن پۆلیسی تورکیا دەرگای و ناوەندەی داخستووە و کلیدەکەی ڕادستی مختاری گەڕک کردووە. کۆبوونەوەی خانەنشینکراوانی فەرهەنگی ساڵی 1402 لە تاران. بەیانی ڕۆژی دووشەمەیەکی ڕێبەندان خانەنشینکراوانی فەرهەنگی ساڵی 1402 هەتاوی لە سەرانسەری وڵاتەوە خۆیان گەیاندە تاران و لە بەردەم وەزارەتی پەروەردەدا کۆبوونەوە. خانەنشینکراوانی فەرهەنگی ساڵی 1402 لە کۆبوونەوەکانیاندا بە وتنەوەی دروشت خوازیاری پێدانی داخوازیە بڕاوەکان، پەرداختی سەنەوات و پاداش، زیادکردنی هەغداز بە پێ ڕێژەی هەڵاوسان، دابینکردنی بیمەی تەکمیلی و هەروەها بەکردەوە دەراتنی گەڵاڵەی هاوسانسازی هەغداز بوون. ناڕەزایەتی کرێکارانی شاغڵ لە ئەبنیەی فەنی ڕێگەی ئاسنی جنوب. کرێکارانی شاغڵ لە بەشی ئەبنیەی فەنی ڕێکخراوی ڕێگەی ئاسنی جنوب ڕۆژی یەکشەممە 30 بەفرامبار دژ بە نەدانی داخوازیەکانیان کۆبوونەوە. بە وتەی کرێکاران خاوەنکار بەبێ هۆکار و هەر مانگ بەشێک لاغ دەستەکانیان کەمەکاتەوە تا ئێستا چەند جار سەردانی دەفتەری شرکەتی پەیمانکاریان کردووە بەڵام هیچ وەڵامێکیان وەرنەگرتووە. کرێکاران هەروەها خوازیاری زیادکردنی هەغداز، تەزمینی ئەمنیەتی پیشەیی، دابینکردنی بیمەی دەرمانی و گۆڕانی دۆخی پیشەیی بوو. کۆبوونەوەی معلمانی خەریت خەدەماتی ڕاسک و کارنامە سەوزەکان لە تاران. ڕۆژی یەکشەممە 30 بەفرامبار معلمانی خەریت خەدەمات لە شارستانی ڕاسک و معلمانی کارنامە سەوز لە تاران دژ بە ناڕوونی دۆخی پیشەیی کۆبوونەتەوە. بە وتەی معلمانی خەریت خەدەماتی شارستانی ڕاسک 11 ساڵە چاوەڕێی ڕوونکردنەوەی چارەنووسی پیشەییانن بەڵام بەرپرسانی ئامۆزش و پەروەرش هیچ وەڵامێکیان بە داواکاریەکانیان نەداوەتەوە. معلمانی ناڕازی خوازیاری پەرداختی پاداش، سەنەوات، زیادکردنی هەغدەست و گۆڕانی گرێبەستەکانیان بوون. لەلایەکی دیکەوە معلمانی کارنامە سەوزی سەرانسەری وڵات لە شاری تاران خۆپێشاندانیان کردووە و خوازیاری ڕوونکردنەوەی چارەنووس و دامەزراندنی فەرمی لە ئامۆزش و پەروەرش بوون. ناڕەزایەتی پەرستارانی بەشی ئۆرژانس لە سەراسەری وڵات. پەرستارانی بەشی ئۆرژانسی ئێران ڕۆژی شەممە 30 بەفرامبار دژ بە جێبەجێ نەکردنی داخوازیەکانیان کۆبوونەوە. پەرستارانی بەشی ئۆرژانس لە کۆبوونەوەکانیاندا خوازیاری پەرداختی داخوازیەکان، زیادکردنی هەغداز، تیارکردنی بەشی ئۆرژانسی وڵات بە پێشکەوتووترین ئامێرەکانی پزیشکی، کەمکردنەوەی ساعەتی کار، چوونە سەرەوەی تعرفەی پەرستاری، پەرداختی زافەکاری و کارانە، تەزمینی ئەمنیەتی پیشەیی و هەروەها دامەزراندنی هێزیکاری نوێ بوون. مانگرتن لە خواردنی کازم عەلی نژاد لە زیندانی ئەڤین. کازم عەلی نژاد بەندکراوی سیاسی ڕاگیراو لە زیندانی ئەڤین لە ناڕەزایەتی بە بێبەشبوون لە دەرمان و گوشار بۆ لەبەرکردنی جلی زیندان مانی لە خواردن گرتووە. بە وتەی بنەماڵی و بەندکراوە سیاسیە کازم لە ناڕەزایەتی بە گواستنەوەی بۆ زیندانی قزل حەسار و بێبەشکراین لە دەرمان دەمارەکانی دەستی بڕیوە و کاتێک مامورانی ڕژیم ویستویانە بە جلوبەرگی زیندانەوە بیگوازنەوە بۆ نەخۆشخانە قبوڵی نەکردووە و گەڕێنراوەتەوە بۆ نێوبەند. کازم عەلی نژاد نەخۆشی شەکرەی هەیە و ئێستا بەهۆی خوێنبەربوونی دەمارەکانی دەستی گیانی لە مەترسی جددیدا. خۆپێشاندانی ئێرانیانی ئازادی خواست لە ئامستەردامی هۆلاند. ڕۆژی یەکشەممە 30 بەفرامبار ئێرانیانی ئازادیخوازی وڵاتی هۆلاند لە شاری ئامستەردام کۆبوونەوە و پشتیوانی خۆیان لە بەندکراوانی سیاسی ڕاگەیاند. ئازادیخوازان بە بەدەستەوەگرتنی پلاکارد و وێنەی قوربانیانی سەرکوتی کۆماری ئیسلامی دژ بە ڕژیم دروشمیان بەرز کردوێتەوە و خوازیاری هەڵوەشاندنەوەی سزای سێدارەی پەخشان عەزیزی، وریشە مرادی، مجاهد کورکور، مێهدی حەسەنی، بێهروز ئێحسانی، ڕزگار بەیگزادەی بابامیری، عەباس دەریس و هەروە ئازادی هەموو بەندکراوانی سیاسی بوون.
و دوایین هەواڵمان سەبارەتە بە ناڕەزایەتی یەکێتی سەراسەری کرێکارانی هۆڵەند دژ بە حکمی ئەدامی پەخشان عەزیزی. یەکێتی سەراسەری کرێکارانی هۆڵەند ڕۆژی یەکشەممە 30 بەفرامبار لە نامەیەکدا کە بۆ پزیشکیان سەرۆکۆماری ڕژیمیان ناردووە خوازیاری هەڵوەشاندنەوەی سزای سێدارەی پەخشان عەزیزی بوون. یەکێتی سەراسەری کرێکارانی هۆڵەند لە نامەکەیدا سەپاندنی سزای ئەعدام بەسەر چالاکانی سیاسی و مەدەنی بە بەشێک لە استراتیژی کۆماری ئیسلامی بۆ تۆقاندنی خەڵک پاش شۆڕشی ژینان ناوبردووە و داوای لە دەوڵەت ئێران کردووە بە زووترین کات ئەو حکومە نامرۆڤانەیە هەڵوەشێنێتەوە. لەو نامەیەدا وێڕای ئاماژەدان بە چالاکیە مرۆییەکانی پەخشان خوازیاری ئازادی بێشەرت و مەرجی بوو. بینەرانی خۆشەویست، گەشتی هەواڵەکانی ئەمڕۆتان پێشکەش کرا. کات و ساتێکی خۆش بۆ هەموو لایەک.